كان مناڵ وەک مناڵ پێویست سەردان ناکرێ مناڵ وەک مناڵ پێویست دا نامەرزێ بەێ ئیسەر واستە بکەین لە مستەشارەکان و لە ئامرسیەکان و لە ئەمانە ئێستا ئێمە واستەکەین نەچینە دایرەکان ئەوان واستەمانن کێ و ئەنفال کراوە چێت ئەنفال کرا پیاوم ئەنفالە 5 مناڵم هەیە دوانی کەفتە لە ماڵە تا ئیسە یەک مەسوولێ سەگبام ناتە سەردانی گەم بکە باقسینە شێوە بە کەس بەڵێن بەخوا حەزەکەم نەیچرتەوە دوایت ناسم بە کوژمە تۆ باسی ئەوەم بۆ هەست و پرووسکی کام لە ئەنفال کچیەکان هێشتا بۆ نمونە کەسوکاری تۆ بێ و نەگەڕاوێت تۆ پێشتا چاوەڕێی گەڕانی هیچمان نادەدۆ چەندتان هەیە والله لە حەساوان نییە من وەکو ماڵ خۆمان پیاوەکەم ڕۆیە بەس مەسەلەی ئامۆزا و خاڵۆ و خاڵۆزا هیچمان نەماوە ڕۆیە ناوەڵڵا کەتی هالە و عارەبسانە هالە لێن لما و بۆ خۆی لەێتەوە نامەی ئەنفال و هەرچی نەشی ئەیکەن و بۆ خۆیان ئەیخۆن و ئێمە ئێدی ئەگەر وەرجەرد بێەوە ناونووسانن بێ ئەوێ ئیسە کەسوکار ئەنفال سەی لە پاشاوێ دەرتیایە بەس هیچی حەساب بەس ئەیکەن و بۆ خۆیان ئەیخۆن باشە وەزارەتی شەیدان حکوومەتی هەرێم تا چەندە بە شوێن بۆ نمونە ئێست و پرووسکی کەسوکاری ئێوەیە وەڵا نازانم تا 29 ساڵە ئێمە هیچمان ئەم چێدەکەمانە دیە ئێتر تیاتە تۆ باش ئەم مەراسیمە تا چەندە لە برینەکانتان ساڕێژ دەکات بڕاتوایە پێویستە مەراسیم دەکەین ئەمە گست ساڵێ بکرێتەوە و بە گەرمی و پێشوازی و مەسوولە گەورەکان بێن وا بۆ بەعزێ تەعزیە مەسوول تێ بەس بۆ ئەم یاد گەورە یەک مەسوولێ نایە ئێستا حەزەکەم زمان بە مۆدۆدا ئیسڕی تۆ مەسوول وەکو کێ بێ ئەوە تا هەندێک لە بەرپرسەکانی قامەتە تیاتە حق مسعود بێ حق مەسوولەکان کێ بێت کێ بێ لە مەسوولەکان نهین کوڕی مامزار بۆ نایە بۆ نایە نەوشێروان بۆ نایە لەهین بۆ نایە مسعود بۆ نایە نەچیروان بۆ نایە بۆ نایە لەم یاد گەورە ئەوە نە مەخلوقە کرادە ژێر خۆڵەوە کوتێکی سڕەش خواردی بۆ بەعدێت تەعزیە بۆ مناسەب تێن بۆی نایەن بۆ نایەن دوو مناڵم کەم ئەندامە لە ئەلفارەکەەوە ها لە ماڵە ئێمە یەک مەسوولێ نهاتە بێ ئەرەمیمی گیان تو ئەی مناڵێ چۆن بەخاوەنەکەی ئێستاوان گوێیان لێت بێت چیان پێڵێ بۆی کە بەشداری مەراسیم ئیسە بزانام نایسڕیتەوە چی مەسوولێ ئاسە خۆی هەمووی گوێی لێتی بەس قسە مەڵێ پەیامت چی هەیە بۆیان وەڵا پەیام ئەوەتانە بێت سەردانیە نەخۆشەکەم بکەن و ئەی مناڵ وەک مناڵ ئەلفال بیکەنە سەر و سیارێکیان بۆ بسەن و بیان خەنە بیانێنن بۆ دەرەوە بۆ دوختەر و کوڕ و کەنیژی عازە و درێژ کەفتە ئەوە نایە مەبلزیان خکێن بۆی وایە کە پەیامەکەی تۆ ببیستن ئاخە پەیامەکەم ناگەێنەوە خەفەتە ڕاستە و خۆیە ئێستا هەمووی لە فەخشایە ئەمە ئێستا ئێمە بەڕاستە و خۆ قسەکانی تۆ دەگوازینەوە ئێستا لە شاشەی پەیامەوە بینەران هەمووی دەیبین دوو دەفتەرەندادمان و پارچەی عەرز چی لە دەفتەر بکەم چی لە عەرز بکەم من کوڕکەنتێک لە ماڵە کەفتە گەنیا ئەگە ئیسە خۆم بمرم نوێ لێتر بیانی بگەنێن کەلێوە خەوانێن بکە کولێک کوڕێکمە لەناو کۆمەڵێ زەعیفە و شەل و چی تا بێتە پەن بۆی وایە کە ئینشەڵا پەیامەکەت ببیستن بە 29 ساڵیات ئاخر 29 بێکەوە بە داواکاریەوە بۆ یادیکەنەوە 29 ساڵ ئەلفالە من دوو کەم ئەندامەکەمە خاوەن و پێز بنەوە بێت دووسیانی ڕێ و ڕێ خۆیەوە دوانی ما هام لێ و دوانا زۆرا نەگرم نەک 29 ساڵ بێتە 50 ساڵین ئەودا یەک مەسوولێ چونکە پیا و فەقیرین وەلامانە بەس ماڵ دەوڵەمەند بێ کوڕ دەوڵەمەند بێ چی مەسوولێ سەردانیان نەکە